سلااوتان لێبێ بڕیارە هەفتەی داهاتوو خولێکی تری دانووسانەکانی پێکەنانی حکوومەت بە کۆبوونەوەی نێوان وەفدی دانووسانکاری پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان دەست پێ بکاتەوە. ئاکۆ حەمەکەریم ڕێخەری ژووری توێژینەوەی سیاسی بزوتنەوەی گۆڕان بە ماڵپەڕی سبەی سەر بە حیزبەکەی ڕاگەیاندووە سەرەتای هەفتەی داهاتوو وەفدی دانووسانکاری پارتی و گۆڕان بۆ پێکەنانی حکوومەت کۆ دەبنەوە و کۆبوونەوەکەش لە شاری هەولێر ئەنجام دەدرێت. بەرامبەر بڕیاری ئازادکردنی مەحموود سەنگاوی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی و تۆمەتبارێکی دیکەی دۆسیی کاوەگەرمیانی کە سوکاری کاوەگەرمیانی لە بەردەم دادگای کەلار کۆبوونەوە. سەرچاوەیەک لە دادگای کەلاریش بە هێنارتی ڕاگەیان بە بڕیاری ئەنجومەنی دادوەری داوامی فەرمی لە دادگا ڕاگیراوە. هۆکارەکەشی گەڕاندەوە بۆ کاردانەوەی هاوڵاتیان و کە سوکاری کاوەگەرمیانی بەرامبەر بە بڕیاری دادگا. ئەندامێکی ئەنجومەنی کۆمیسیاران لە ئەنجومەنی هەڵبژاردن دەڵێت پێدەچێت تۆماری ئەلکترۆنی بۆ هەڵبژاردنەکانی 30 نیسان ئامادە نەبێت. دەژڵێت پرۆژەیەکی پێشکەش بە کۆمیسیۆن کردووە بۆ ئەوەی تۆماری ئەلکترۆنی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست بکرێت. سیروان ئەحمەد ئەندامی ئەنجومەنی کۆمیسیارانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بە هێنارتی ڕاگەیان ئەو پرۆژەیە کە پێشتر پێشکەشی حکوومەتی عێراقیان کردبوو کە خۆی دەبینیەوە لە کارتی زیرەک و تۆماری تایبەت بە ناوی دەنگدەران و هەروەها تۆماری ئەلکترۆنی تا ئێستا بەشێکی زۆریان تەواو کردووە. وەزارەتی پلاندانانی عێراق ڕایگەیاند ژمارەی دانیشتوانی عێراق لە 36 ملیۆن زیاترە. ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستانیش نزیکەی 5 ملیۆن کەسە. عابد زۆهرە ئەنداوی وتەبێژی وەزارەتی پلاندانانی عێراق بە سایتی ڕۆژنامەی سەباح عێراقی ڕاگەیاندووە بە جۆرەی سیستمی ناوەندی سەرژمێری سەر بە وەزارەتەکەیان ژمارەی دانیشتوانی عێراق 36 ملیۆن و 4552 کەسە. جەمیل بایک ڕایگەیان ئەو هێزانەی بەشداری ژنێڤ 2 دەکەن هێزەکانی ناو سووریانین و دەژڵێت کورد پابەندی بڕیارەکانی ژنێڤ 2 نابێت. جەمیل بایک هاوسەرۆکی کۆمانجڤاکیان کوردستان کە جەکە لە ڕاگەندراوێکیدا لە سەر بارودۆخی سووریا ئاماژەی بۆ کرد لە سووریا شەڕی ناوخۆ هەیە و ئەو هێزەش سەر دەکەوێت کە ڕەوشەکە بنرخێنێت و استراتیژێتی هەبێت. ئایمان زەواهیری سەرۆکی ڕێکخراوی قاعیدا داوای لە گروپە چەکدارە ئیسلامیەکانی سووریا کرد یەک بگرن و شەڕ و پێکدادانی نێوانیان ڕابگرن لە تۆمارێکی دەنگیدا کە ماوەکەی 5 خولەکە. تایدا ئەیمان زەواهیری نیگەرانی قاعیدەی دەربڕیوە لە هەڵایسانی شەڕی نێوان گروپە چەکدارە ئیسلامیەکانی سووریا. ئەو داواکاریەی زەواهیری دوای ئەوە دێت ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی عێراق و شام کەوتۆتە شەڕی گروپە ئیسلامیەکانی تری سووریا بەهۆی ناکۆچیان لەسەر دەسەڵات و کۆنتڕۆڵکردنی ناوچەکانی سووریا. ڕێژەی لە سێدارەدانی هاوڵاتیانی ئێرانی لە ساڵی نوێدا بە شێوەیەکی بەرچاو پەرەیسەندووە و ئەمەش نیگەرانی چاودێرانی مافی مرۆڤی ئێران و هەروەها ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی لێکەوتوێتەوە. لە نوێترین راپۆرتی پێشێلکاری مافی مرۆڤ لە ئێراندا کە بۆ ڕێکخراوی مافی مرۆڤی نێودەوڵەتی نێردراوە هاتووە لە سەرەتای ساڵی نوێوە شەپۆلێکی نوێی لە سێدارەدان دەستی پێکردووە و ئەمەش جێگای نیگەرانیە. کورتێگرە هەواڵەکان پێشکەشکرا. ڕۆژێکی خۆش.